سلااوتان لە ببینەرانی خۆشەویست ئەمڕۆ باسی نەشتەرگەری چاندنەوەی گورچیلاکەین و لە هەمان کاتیشا باسی سزبوونی گورچیلاکەین و لەمانەش گرنگتر باسی ئەو بڕوانامە گرنگاکەین کە بەڕێز دکتۆر گۆران فریاد کە میوانەکەمانە بەدەستی هێناوە لەسەر ئاستی کوردستان و عێراق گرنگجەکەی و باسی مێژوویەکی ژەکەین لەسەرەوەی کە ئایا سپۆڕی وردی چاندنەوەی گورچیلە کەی و چۆن دروست بۆ دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. با لە سزبوونی گورچیلەوە دەست پێ بکەین. سزبوونی گورچیلە چۆنە کەی ڕۆیات لە کێیا زۆر بڵاوە؟ پێشەکی سزبوونی گورچیلە 5 قۆناغی هەیە. پێویستە کات ئەگەر بچینە وردەکاری بابەتەکەەوە بێ قۆناغ بە قۆناغ باسی بکەین. بەڵامەوە پێویستی بە وردەکاری زۆرە بێت بۆیە بە شێوەیەکی گشتی سزبوونی گورچیلە هیچ نیشانەیەکی نییە لە سەرەتایە. کاگاتە قۆناغی کۆتایی ئەنجا نیشانەکانی دەرەکەوێت. بەڵام هەندێک نەخۆشی هەیە ئەو نەخۆشیانەی کە پێمانەڵێت ئەبنەهۆی سزبوونی گورچیلە ئەگەر کەسێک ئەو نەخۆشیانەی هەبێت لە کاتی چاودێریکردنە ئەتوانین چاودێری سزبوونی گورچیلەکەشی بۆ بکەین لە قۆناغی یەکەم و تا قۆناغی پێنجەم قۆناغی بۆ دیاری بکەین. بەڵام بۆ نمونە نەخۆشەکانی وەکو شەکرایان ئەوانەی کە زوو بەردی گورچیلە دروستەکەن و حال بەکایانە ئیژیرێت هەندێک نەخۆشەکانی ڕۆماتیزمە ئەوانە کە سزبوونی گورچیلە دروستەکەن ئەمانە چاوەڕوان کراوە ئەگەر سزبوونە ڕوو بدات زوو پێ ئەزانین. بەڵام نەخۆشێک هیچ کێشەیەکی نەوبێت بێگومان هیچ نیشانەیەکی نابێت لە کۆتا قۆناغا کە قۆناغی پێنجەمە نەخۆشەکە هەست بە دڵتێکەڵات نەکاتیان هەست بە بێهێزیە کاتیان ڕەنگی ئەگۆڕێ ڕەنگی کاڵە بێتەوە سپیە بێت و بێهێزیێکی زۆری ئەبێت لەوانەیە قاچاوسان و تەنگە نەفەسیۆمانی بۆ دروست بکات. کاتێک کە پشکنینەکە سێرەکات لە قۆناغی کۆتاییە پێویستی بە چاندنی گورچیلە ئەبێت. تا چاندنی گورچیلەکە ئەتوانرێت دەیلەزە بکات. ئامێری دەیلەزە ئامێرێکی تایبەتە بۆ پاکردنەوەی خوێن لە باتی گورچیلەکە بۆ ماوەیەکی کاتی ئەتوانێت بەکاری بێنێت. باشکەواتە چارەسەری بنەڕەتی سزبوونی گورچیلە گۆڕین و چاندنەوەی گورچیلەی نوێیە. بێگومان باشترین چارەسەرە ئەبێت چاندنی گورچیلە ئەنجام بدرێت لەو کەسانی کە سزبوونەکەیان قۆناغی پێنجەمە. باش دکتۆر چاندنەوەی گورچیلە چەندێکە لە کوردستانی خۆمان و لە وڵاتی خۆمان بەگشتی هەیە و لە ڕوو مێژوویەوە کەی ڕۆسای دەستی پێکردەوە کە یەکەم جار مرۆڤ توانێتی چاندنەوەی گورچیلە ئەنجام بدات. بۆی بە شێوازێکی سیستماتیک باسی بکەین چاندنی گورچیلە چەند جارێک هەوڵی بۆ دراوە لە ئەوروپایە تەنانەت لە ئۆکرانیایە زۆر بە شێوازێکی سیستماتیک و ڕێکوپێک هەوڵی بۆ درا بەس سەرکەوتوو نەبوو. تەنها ئاماژەیەکە بوو کە ئەم نەشتەرگەرێت لە داهاتوودا ئەتوانرێت بکرێت. لە پاش ئەوە ساڵی 1954 دکتۆرێکی ئەمریکی کە تۆزێک زانیاری لەسەر بابەتی ڕەتکردنەوەی گورچیلە هەبوو بابەتی مەناعە بەرگری لەش هەستا لە بینی دوانەیەکە کە ئەم نەشتەرگەری ئەنجامدا بەخۆی و هاوکارەکانی و پزیشکی بەنج و ئەوانە کە سەرکەوتوو بوو نەشتەرگەرێکە لە ڕاستیە ئەوە یەکەم نەشتەرگەری سەرکەوتوو بوو کە لە جیهانە ئەنجامدرا چاندنی گورچیلە. زۆر بە خێرایی عێراق بوو بە پێشەنگ لەم بوارەدا لەبەرەوەی بۆ یەکەم جار لە شەرق لەوسەتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەشتەرگەری چاندنی گورچیلە لە هەفتاکانە سەدەی ڕابردوو دەست پێکراوە لە عێراق. بەڵێ عێراق زۆر لە بواری پزیشکیا پێشکەوتوو بووە بە ئێستاشەوە پسپۆڕەکانیان زۆر بە خێرایی ئەو شتانەی کە لە جیهانە تازە بوون وەریان گرتو و نەشتەرگەرەکان ئەنجام داوە. ئێمە لەبەرەوەی کە لە هەشتاکانە و لە دوای هەشتاکانە و لە دوای ڕاپەڕینەوە یاسایەکی تایبەت بە خۆمان نەبوو بە چاندنی گورچیلە نەمانەتوانێت ئەو نەشتەرگەری ئەنجام بدەین. لە ڕووی زانستی و تەکنیکیەوە کێشە نەبوو بەڵام لە ڕووی یاسایی و کێشەی تیا هەبوو. بۆیە یەکەم جار لە کوردستانە لە کە نەشتەرگەری چاندنی گورچیلە ئەنجام درا لە هەولێر ساڵی 2007 و ئەوانە دوا بەدوای ئەوە بە چەند مانگێکی زۆر کەم لە سلێمانیش هەمان نەشتەرگەری ئەنجام درا. بەڵام جیاوازەکە ئەوە بوو کە لە کوردستان لە هەولێر و لە سلێمانی و لە دووهۆکیش بە ئاستێکی زۆر بەرز نەشتەرگەرەکە ئەنجامەدرێت و ئەنجام درا و سەرکەوتنێکی زۆری هەبوو و یاساکەی چەند جارێک بۆ هەموارکرایەوە لەسەر ئەساسی یاساکانی بەغداد و لە ئێستا ئێمە لە کوردستانە هەفتانە و ڕۆژانە ئەو نەشتەرگەرانە بۆ کەسانە ئەنجام بدەین کە سزبوونی گورچیلیان هەیە و ڕێژەی سەرکەوتنەکەی وەکو ڕێژەی سەرکەوتنی ئەو کتێبانەیە و ئەو جیهانی دەرەوەیە کە سنتەرەکان چاندنی گورچیلەی تیا ئەنجامە درێت. کاتان بەسە دەبێت کەسێک پێویستی بە چاندنەوەی گورچیلە بێت پێویستی بەوە نیە بچێتە دەرەوەی کوردستان. بێگومان هەر ناتوانێت بچێت دەرەوەی کوردستان چونکە کارێکی زۆر زەحمەتە
و لە دەریشۆ لە زۆربەی کاتەکانە نەشتەرگەری بۆ ئەنجام نادەن لەبەرەوەی یاساکانی جیهانی ستاندەردەکەی بەو شێوەیە کە ئەبێت لە وڵاتی خۆی ئەنجامی بدات و ئەگەر سەداین دەروی وڵات بکات بۆ ئەنجامدانی ئەو کارە ئەبێت چەند وەزارەتێکی لێ ئاگادار بکاتەوە وەزارەت ناوخۆیە وەزارەتی دەرەوەیە و ئەبێت ئەو کەسە بەڵگەنامەکانی هەمووی تەصدیق بکرێت و ئەبێت هەردووکیان خەڵکی هەمان وڵات بە هەمان فڕۆکە بچن بۆ شوێنە ئەم کارێکی زۆر زەحمەت ئەبێت لە ڕاستیە خەڵکی هەمان وڵات بن لانی کەم پشکنیان بۆ کرێت و کەواتە ڕێوشۆنەکان توندن لە دەرەوە کەوابێ لە هەر هەموو شارەکانی کوردستانی خۆمان ئەم نیشتەرگەری ئەنجامەدرێت و پسپۆڕی وەرمان هەیە لەو بابەتە. ئەو کەسانی کە ئەم نیشتەرگەری ئەنجامەدەن خبرەیەکی زۆریان هەیە لە بواری ئەم نیشتەرگەریەدا بە بێگومان ئەم نیشتەرگەریە چوار جۆر لە پسپۆڕی جیاواز دەگرێتەوە پسپۆڕێکیان ئەوەی کە ئێمەین نیشتەرگەریەکان ئەنجامەدەین تا ئێستا ئێمە شادی دکتۆرامان هەیە پسپۆڕیمان هەیە خبرەمان هەیە ئەزمونمان هەیە لە چاندنی گورچیلەیە ئەمە لە سلێمانی و هەولێر و دوهۆک بە هەمان شێوەیە پسپۆڕێکی ترێ پسپۆڕی با بڵێن نیفرۆلۆژی پێوترێت کە ئەم نەخۆشیە هەناویەکانی گورچیلە دەرمانەکان و خواردنەکان و غەسلەکان و دەیلەزە و ئەمانە بۆ نەخۆشەکان تەرتیبەکەن ئەمە پسپۆڕێکی ترە پسپۆڕێکی ترمان هەیە کە ئەویش بێهۆشکاریە کە ئەمیش جیاوازێکی لە بێهۆشکاریەکانی تر و پاشان ئەو کارمەندانی کە لەگەڵیانان و کارمەندەکانی کە لە قاوشە چاودێری نەخۆشەکە ئەکەن ئەمانەش خبرەیەکی جیاوازیانێت لەوانی تر لە باگراوندی هەمووشانە پسپۆڕێکی ترێکە ئەوی شانەزانیە هەندێک جار ئێمە پێویستمان پێیان دەبێت کە پارچەیەک لە گورچیلە وەرەگرین ئەینێرین بۆیان ئەگەر کێشەیەکە بێت لە گورچیلەکەی پێمان دەڵێن بابێنە سەر ئەو بڕوانامەی کە بەم دوایە بەدەستانەوە لە بواری چاندنەوەی گورچیلەیە گرنگی ئەم بڕوانامەیە چییە و بۆچیش ئەوەندە بە گرنگی باس کراوە ئەزانین خۆی گرنگە بەڵام گرنجەکەی لەوەدایە کە تاکە بڕوانامەیەکە بەدەستان هێناوە لەو بوارەدا یاخود پێشتر لە بواری چاندنەوەی گورچیلەیە بڕوانامەی ورد هەبووە لە کوردستان. بەڵێ جیهان چەند ساڵێک لە سەدەی ڕابردووە دەستی کرۆ بۆی کە بە پسپۆڕی بە بڕوانامە کار بکات چکە یاسا بەو شێوە ڕێگەی بە ئیشەکانیاوە لە ڕاستیە پێشتر وەکو باسمان کرد ئەم نیشتەرگەریانە چەندین پسپۆرتر ئەنجامی داوە بۆکو هەمان پسپۆڕی خۆمان ئێمەش خۆمان بە هەمان شێوە ئەنجاممان داوە بەڵام وەکو ئەوەی کە بڕوانامەیەکی ڕسمی نێودەوڵەتی هەبێت کەسێک ئەم کارە ئەنجام بدات ئەمە با بڵین بۆ یەکەم جارەکەیەتی عێراق و خۆم و هاوڕێم دکتۆر شاخەوان پێکەوە کە پاش ئەوەی کە هەوڵماندووبوونێکی زۆر توانیمان ئەو بڕوانامەیە بەدەست بێنین ئەمە بێتە سەرەتایەک بۆ ئەو کەسانی کە لە دوای ئێمەشەوە بڕوانامە ئەهێنن لەم ڕێگایە و ئەتوانن داخلی پرۆسەکە بن و ئەو پسپۆڕێ وەربگرن چونکە بەڕاستی ئەگونجێت ئێمە چەند ساڵێکی زۆرە ئەو نەشتەرگەری ئەنجامەدەین و بە تەنها بە ئەزمونە ئەو شتەمان کردو بە خوێنەوە خۆمان بەڵێ بڕوانامەی ورد ئەمە بۆ یەکەم جارە بڕوانامەی ورد لە مەجالەیە بێت زۆر باشە گرنگی بڕوانامەکە بۆ خەڵک و بۆ پزیشکانی تر و بۆ ئاستی زانستی بواری چاندنەوەی گورچیلە بەڵێ ئەمە بێتە سەرەتایەک بۆ داهاتوو بۆ جیلی تازە کە ئەگەرێکێک بێتە ناو پسپۆڕێەوە بێگومان بە هەمان شێوە بڕوانامەیەک بەدەست بێنێت کە خۆشبەختانە ئێستا لە عێراقا ئەم بڕوانامەیە دەست پێکراوە بەڵام هێشتا خوێندکارەکانی تاویان نەکردو بڕوانامەکان وەرنەگرتووە ئەمە لە داهاتووە ئەبێتە پسپۆڕێکی وردی تایبەت کە ئێستا خۆشی پسپۆڕێکی تایبەتە و تەنانەت فەرمانەکانی لە وەزارەتەوە دەرەچێت نەک لە بەڕێوەبەرەتیەکانیشەوە. دکتۆر چۆن خەڵک دەستی بگا بە ئێوە نەخۆشخانە حکوومیەکان بەشی تایبەتیان هەیە بۆ چاندنەوەی گورچیلە بۆ نەخۆشی درێژخایەنەکانی گورچیلە ئەمە کۆتا پرسیامە بۆی کە ئەم ئەزموونەی بەڕێستان ئەم بڕوانامە گرنگی کە بەدەستان هێناوە چۆن خەڵک بەگشتی بتوان سوودی لێ بکەین. بە خۆشحاڵیەوە ئێمە تاکە پارێزگاین لە عێراقا کە زۆرترین نەشتەرگەری چاندنی گورچیلە لە نەخۆشخانە حکوومیەکان ئەنجامەدەین بێگومان لە شاری هەولێر ئەنجامەدرێت لە حکومی بە هەمان شێوە لە شاری دۆکیش ئەنجامەدرێت هەر لە حکومی بەڵام لە وەکو با بڵێن ئێمە هەفتانە بە شێوازی ڕێک و پێک هەفتەی 2 بۆ 3 نەشتەرگەری ئەنجامەدەین لە زۆر باردا هەندێک جاری هەبووە لە ڕۆژانی با بڵێن شوفەرمیە ئێمە نەشتەرگەریمان ئەنجامداوە بۆ نەخۆشێکەکە زۆر کارەکەی قورس بوو بێت بەڵام بۆ خۆشحاڵیەوە ئێمە بەردەوامی لە ئیش و کار بەم دوایە سەنتەری چاندنی گورچیلە گواستومانەتەوە لە نەخۆشخانەی شارە بۆ نەخۆشخانەی فێرکاری لەوێش بە بێگومانی بەردەوامە بین هەوڵەیەن کە
زیاتریش خزمەتی خەڵک بکەین شوێنی ئیشکردنیە مە ئەوەیە بێت. کەواتە ئومێدی سەلامەتی بۆ بەڕێست و دەستخۆشی و ئینشاءالله هەر بڕوانە مشاهدەی باشتر بەرزتر بەدەست بێنن و سپاس بۆ بینەرانی خۆشەویست کە لەگەڵمان بوون. ئومێدی سەلامەتی بۆ ویلایەتان خواتان لەگەڵ.